ئاشکرا شەهید لەیلا قاسم و هاوڕێکانی پۆلێک شەهیدی لە خۆبوردە چەند گەنجێک و تەلەبەی زانکۆی لە خۆبوردە و شۆڕژگێڕ بوون بەو پەڕی حەماسەتەوە کاتی خۆی لە سەرەتای هەفتاکاندا چوونە ناو ڕێزی شۆڕشەوە، چوونە ناو ڕێزی ڕێخستنەکانەوە، ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بوون. ئەم پۆلە شەهیدە کاتی خۆی کە دەستگیر کران بەداخەوە لە 28 چواری 1970دا ئۆپەراسیۆنێکیان بەدەستەوە بوو، ئۆپەراسیۆنێک کە بە فەرمانی حیزب ئەو کاتە شۆڕش. ئەم ئۆپەراسیۆنە هەر پێنجیان تایە بەشدار بوون، شەهید لەیلا قاسم خۆی، شەهید حەسەن حەمە ڕەشید، شەهید مەریوانی فوئاد مەستی، شەهید ئازاد میران، شەهید جەواد هەمەوەنی. ئەم پێنج گەنجە کاتێک کە بەرەو بەغا چوون بەغدا ئەو کاتە ئۆپەراسیۆنێکیان بەدەستەوە بوو. ئەگەر ئەو ئۆپەراسیۆنە سەری بگرتایە وەرچەرخانێکی گەورەی سیاسی ڕوویایە لە عێراقی ئەو کاتەدا بە تایبەتی ئەبووە چۆنەڵی جێپێلەخکردنی حیزبی بەعەز ئەو کاتە، بەڵام بەداخەوە کەشف بوون، دەستگیر کران لە 28 چواری 1970دا و لە ماوەیەکی زۆر کورتە، لە ماوەی کەمتر لە 2 هەفتە دادگایەکی لە ڕێگەی دادگایەکی تایبەتەوە دادگایی لە سێدارەدانیان بۆ دەرچوو لە دوای ئەشکەنجەیەکی زۆر لە بەندینخانە. شەهید لەیلا قاسم لە بەندینخانەش بە هەمان شێوە چۆن لە ڕیزەکانی یەکێتی قوتابیان و لە ڕیزەکانی لە ڕیزی شۆڕشە کچێکی زۆر بوێر بوو، کچێکی ئازا بوو، چاونەترس بوو، ئامادە بوو چۆنڵی بەو حەماسەتەی خۆیەوە خزمەتی دۆزی گەلی کورد بکە، خزمەتی شۆڕشی گەلی کورد بکە بە هەمان شێوە، هەمان چۆنڵی هەڵسوکەوتی هەبوو لە بەندینخانە. یعنی کچێک لە تەمەنی 22 ساڵیە، ینی لە تەمەنی گوڵە بەو شێوەیە بەرگەی ئەو هەموو ئەشکەنجەیە بگرێت، ئەشکەنجەیەکی زۆریاننا بەداخەوە بۆ ئەوەی بە مەبەستی ئەوەی کە تەنازولی پێ بکەن، بەبەستی ئەوەی کە زانیاریان پێ بڵێ لەسەر هاوڕێکانی، لەسەر چەند با بڵین خۆتان نەزان ئەوان ڕێخستنێکی نهێنیش بوون، چەندەها نهێنی هەبوو، بەڵام هیچ شتێکی ئاشکرا نەکرد. ئەخیر سەردان دوا سەردانی دایکی بۆی لەیلا قاسم داوای دوو شتی هەبوو، دوو داواکاری هەبوو، یەکێکیان مەقەستێکی بۆ بێنێ دایکی، ئەوی تریشیان دەستی جلی کوردی خۆی بۆ بێنێ. مەقەستەکەی کە بۆ هێنا بوو دایکی نەیزانی بوو بۆ چێتی، وتبووی پارچەی قژی خۆی بڕی بوو یابووی بە دایکی وەکو یادگاریەک لای دایکی، وتبووی من نامێنم، من شەهید دەکرێم، من یادامەکرێم لەگەڵ هاوڕێکانمە. بەڵام جلە کوردێکەشی بۆچی بوو، وتبووی من بۆ جلە کوردیەوە ئەمەوێ لە سێدارە بدرێم بۆ ئەوی ببمە بووکی کوردستان، ئەمە لەسەر زاری خۆی هاتووە، بۆیە نازناوی لەیلا قاسم بووکی کوردستانە. ئەوە بوو بەرە بەیانی 12 پێنجی 1974 لەیلا قاسم و هەر چوار هاوڕێکەی لە سێدارە دران و دادگایەکە زۆر بە خێرایی تەواو کرا، زۆر بە خێرایی بەڕێوە چوو، کەمتر لە 2 هەفتە لە پێناوی چیان بەمەستیان چی بۆ حیزبی بەعەز ئەو کاتە، ڕژێمی بەعەز، کەوا بە زووترین کات ئەم دەنگە ناڕەزاییە، ئەم هەموو ڕۆحی شۆڕژگێڕی کورد و تەلەبەی کورد و گەنجی کورد لە ناو بەرن. چونکە ئەو کاتە خوێندکارێکی زۆری زانکۆ یا بڵێم کۆمەڵێکی باش لە زانکۆی لە خوێندکاری کورد لە زانکۆی بەغدا بوون، ئەمانە جموجۆڵیان تێکەوت. ئەگەر بهێڵرانەتەوە با بڵین بەڕوو لە ڕوانگەی حیزبی بەعەسەوە بهێنڕایەتەوە، ئەمانە ئەبوونە چۆنەڵێ فاکتەرێ بۆ کاریگەریکی گەورەیان نەبوو لەسەر ئەو گەنجانە و ئەو خوێندکارە کوردانە لە بەغا احتیمال بوو ئەگەری زۆر بوو بیکەنە با بڵێن خۆپیشاندان و هەرا بنێنەوە ئەو کاتە. بەداخەوە حیزبی بەعەز، ڕژێمی بەعەز ئەو کاتە هەر سەرکوتکەر بوو بە درێژایی 35 ساڵیش دوای ئەوە. تەنانەت کاتێک کە دوا سەردان کە داوایان کرد کە سوکاریان بچن سەردانیان بکەن، کە سوکاریان تەنانەت خۆیان ئامادە کریکێکیان لەوانە کە سوکاری ئێمە بوون، من شەهید حەسەن خاڵی خۆمە شانازی پێوەکەم لەگەڵ هەموو شەهیدەکانی ترا کە خۆیان ئامادە کرد و سەردانیان بکەن، بەڵام چوون تەرمەکانیان وەرگرتەوە. تەنانەت کە هێنانەوە کە تەرمەکانیان بردوتەوە بۆ هەرێکە و بۆ شاری خۆی، شەهید حەسەن و شەهید مەریوانی فوئاد مەستیان هێناوە بۆ سلێمانی،
قەدەغە بووە کە پرسەشیان بۆ دانن پرسەکەشیان زۆر سەرکوت کراوە تەنانەت بێگومان ئەمە کاریگەریەک و تووڕەیەکی زۆر زۆری لای خەڵکەکە دروست کردووە هەر لەو کاتەوە شەید لەیلا قاسم یەکەم ئافرەتە کە لە هەموو سەرانسەری عێراق و کوردستاندا لە سێدارە بدرێ و لە سەرانسەری جیهانە چوارەم ئافرەت بوو کە لە سێدارە درا باڵێ لەو کاتەیە ئەمە چۆنەڵی مێژوویی گەوری بۆ خۆی دروست کرد بەم شێوەی لەیلا قاسم ڕاستە لە تەمەنێکی زۆر گەنجە لە ناوبرا شەید لەیلا قاسم و هاوڕەکانی کاریگەریکی گەورەیان بەجێهێشت لەگەڵ ئەو هەموو سەرکوتکردە ئەو کاتە بەڵام لە دوای ڕاپەڕینیش بێگومان خەڵکەکە زیاتر دەرفەتی ئەوەی هەبوو یادیان بکاتەوە و باسییان بکات و ئاشنیان بکە بەنەوەی تازە و بە خوێندکارەکانمان بەڕاستی بەڵام هێشتا حەقی خۆیان نەدراوەتێ نەشەید لەیلا قاسم نە هاوڕێکانی بەو شێوەیە و ئەتوان بڵێن کاریگەری نەکەل لە باشووری کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان هەبوو تەنانەت چۆنەڵی گوتەیەک هەیە یەکێک لە نووسەرە گەورەکانی خۆمان باسی ئەوەی کە حتا وتارێکی هەیە بە ناوی ئەوەی ئەڵێ لە لەیلا قاسمەوە بۆ لەیلا زانا ئەمە مەبەستی لە چییە؟ ئەم چۆنڵی خەباتی شۆڕشی بە تایبەتی ژنی کورد بەردەوام بووە نەپچراوە کاتێککە ئێمە سیرەکەین بێگومان ئێمە لە هەموو پارچەکانی کوردستان ئێستا توانین بڵێن شەڕکەرمان هەیە خەبات گێڕمان هەیە لە ژنان و لە کچان لەیلا قاسم توان بڵێن بۆتە سیمبولێک بۆ ئەوان چونکە لەو کاتی ئەوە زۆر کەم کچ هەبوو بتوانێت یا جورئەت بکات بچێتە ناو سیاسەتەوە بچێتە ناو شۆڕشەوە و بەشداری ئۆپەراسیۆنێکی ئاوا گەورە بکات کە ئەزانێ ئەگەر کەشف بێ سزاکەی کوشتنە ئەوەی کە ئێستا زەرورە بۆ ئەم سەردەما چۆن بتوانین گەنجی ئێستامان بە تایبەتی چینی تەلەبەی زانکۆ خوێندکاری زانکۆ ئاشنا بکەین بەو مێژووە بە مێژووی خەباتی شەهید لەیلا وەکو هەمووکو کچێکی گەنجی کورد هەمووکو خوێندکارێکی کورد چۆن بتوانین ئەم پەیامیان پێ بگەێنین طبعا لێرە ئێستا بەداخەوە گرنگێکی ئەوتۆ نادرێ بەو مێژووە مێژووی شۆڕشی کوردایەتی لەبەر ئەوەی چەند لایەنێکن کە مەسئولن یا بەرپرسیارن لەو مەسەلەیە کەمتەر خەمن زیاتر ئێستا ئێمە کێشەی ئابووری و گەندەڵی و ئەمانە بەڕاستی باڵی کێشاوە بەسەر ساحەکەیە بەڵام ئەوە پێم وابێ بەرپرسیارەتی ئێمە وەکو مامۆستای زانکۆ و هەروەکو مامۆستا بەگشتی هەموو مەرحەلەکان بتوانین ئەم مێژووە چۆنەڵێ نەقڵکەین بۆیان لەیلا قاسم ئەکرێت چەنەها توێژینەوەی لەسەر بکرێت لەیلا قاسم و هاوڕێکانی بێگومان تەنانەت ئەو پۆینتی کە ویستم تەرکیزی بخەمە سەر ئەو هاوڕێتی بەهێزی لە نێوان ئەم لەیلا قاسم و هاوڕێکانیان هەبوو کە وەکو تیمێک کاریان کردووە چۆنەڵی یەکێک بۆ هەمووان بۆ یەکێک ئەمە تەرکیزی نەخراوەتە سەر زیاتر کە ئێمە باسی ڕۆڵی لەیلا قاسمەکەین بۆچی لەبەروی کچێک بوو ئەمە زۆر چۆنەڵی گرنگیەک و مانایەکی گەورەی خۆی هەیە کە کچێک لەو تەمەنە ئەوەنە لە خۆبوردە بێتە پێشەوە سڵ نەکاتەوە لە مردن سڵ نەکاتەوە لە پەتی سێدارە بەڵکو بێ بەجلی کوردیەوە لە سێدارە بدرێ ئەمە هەمووی سیمبۆڵە بە ئێمە تێی بگەین بەڕاستی من خۆم بەش بە حاڵی خۆم وەکو مامۆستای کۆلیژی زانسەڕامیاریەکان بە هەموو شێوێ هەوڵەیەم گەنجەکان ئەگەر بە ناڕاستە و خۆش بێ هەم وەکو وەبیرهێنانەوەیەک بێ هەمووکو بەشێک لە مادەی محازەرەکانمان باسی ئەم شۆڕشەیان بۆ بکەم ئەم مێژویان بۆ بکەم و ئەتوانم بڵێم لەیلا قاسم هەموو کورد شانازی پێواکە لە هەموو پارچەکانە هەم بەخۆی هەم بە هاوڕێکانیەوە و خۆشی لەو کاتەشە شانازی بەخۆی بە هاوڕێکانیەوە کردووە لەیلا قاسم لە خۆشەویستیە بووە لەگەڵێکی لە هاوڕێکانی کە ئەوی جەواد هەمەوە نییە خۆشەویستیکی پاک خۆشەویستی کە تێکەڵ بە خۆشەویستی پرینسیبەکانی خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی بۆ ئەو ڕێگەی خۆی هەڵی بژاردووە و تەنانەت ئامادە نەبووە لەوە شاوتێتی من ئەمەوێ بم بۆشی کوردستان بەوج لە کوردیانەوە لە سێدارە بدرێم لەگەڵ جەواد و هاوڕێکانم جەواد کە خۆشەویستی خۆی بووە ئەمە هەمی مانای زۆر گەورە هەڵەگرێ کە ئێمە ئەتوانین بیگوازینەوە بۆ ئەم نەوە تازەی و ئەم نەوە تازەیەش بەڕاستی هیوادارم لەژێر کاریگەری کولتورەکانی با بڵین دەرەوە تۆزێک دەرچن
هەوڵ بن گرنگی بە کولتوری خۆیان بدەن چونکە باوەڕتانە بێ بچنە هەج وڵاتێک ئەگەر کولتوری خۆیان نەزانن مێژووی خۆیان نەزانن مێژووی سیاسی ئابووری بڵێن مێژووی شۆڕشی کورد نەزانن کولتوری خۆیان بڵێن شانازی پێوە نەکەن باوەڕتانە بێت لە هیچ کولتورێکی ترە ناتوان جێگەیان بێتەوە حتا کولتورەکانی تر وڵاتانی تر بەداخەوە توانم بڵێم تەنانەت یادکردنەوەی شەهیدەکانمان دابش کراوە یا شەهید مڵکی میلەتە ئەوە کەسێکی نەتەوەییە ئەبێت هەموو حیزبەکان بە هەمان شێوە لە هەموو ناوچەکانە کاری لەسەر بکەن ئەتوانم بڵێم یادی لەیلا قاسم زیاتر لەلایەن یەک پارتی سیاسیەوە زیاتر کراوەتەوە کە ئەمە بەڕای من قۆرخکردنە قۆرەکردنی یادی شەهیدەکانە من داواکارم و تەمەنا ئەەکەم یادی لەیلا قاسم و شەهید حەسەن خاڵی من و یادی مەریوانی فوئاد مەسی و ئازاد میران و جەواد هەمەوەنی لە هەموو پارچێکی کوردستان کرێتەوە تەنانەت لە ئەوروپا ڕەوەندی کوردی لە ئەوروپا مەفرۆزە بەبێ جیاوازی ئەوەی کە چکە ئەو کاتەی ئەوان ئەو خەباتەیان کرد ئەو کاتەی ئەوان چوونە بەر پەتی سێدارە ئەو کاتە ئەو جیاکاریە نەبوو